سڵاوتان لێبێ بەڕێزان وەکو ئاگادارن لە ساڵی 2014ەوە قەیرانێکی دارایی قورس ڕووی لە هەرێمی کوردستان کردووە کە قەیرانی موچەیە و بە دوای ئەویشا بە بەردەوامی ئەمە قەیرانی نەبوونی کارەبای حکومی، قەیرانی کەمبوونەوەی ئاوی خواردنەوە لە وەرزی هاوینە، قەیرانی نەبوونی سوتەمەنی نەوت و بەنزین و ئەو پێداویستانی کە ڕۆژانە پێویستە لە هەرێمی کوردستانە هەیە، نەبوونی هەلی کار بۆ ئەو کەسان ئەو قوتابیانەی کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن ئەمانە کۆمەڵی قەیرانن کە بەرۆی هەرێمی کوردستانی گرتووە. دەمەوێت تەوەری ئەم جارە لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان قسە بکەم بزانم کام لەو قەیرانانە زۆر کاریگەری خراپی لەسەر ژیانیان داناوە، کامیان لە هەمویان زیاتر زیانی لە ژیانیان داوە و بە چارەسەرکردنی ئەوە ئەتوانن چارەسەر بۆ ئەوانی دیکەش بدۆزنەوە. لەگەڵ مابن من بەشێک لە هاوڵاتیان وەرەگرم ئێوەش بینەریان بن بزانین کام قەیران لە هەمویان کاریگەری زیاترە. فەرموو. کێشەی موچەی هەیە، کێشەی کارەبای هەیە، کەم ئاوی هەیە، بەنزینی هەیە، سوتەمەنی هەیە، نەوتی هەیە. کام لەم قەیرانانە زەرەری زۆری لە تۆدا و عەزێتی زۆری تۆیدا؟ زۆری لەمەدا بێ کامیان زۆر عەزێتی تۆیداوە؟ وڵا لە نەوەتویەک و هەتا ئێستا زەرێرانە منداوە لە نەوتویەک ئارە بەخۆ یعنی بۆ لە باری هەموو شتێکەوە. بەس ئەڵێن قەیرانەکە لە 2014ەوە زۆر قوڵ بووەتەوە، مشکلەکە لەوێ زۆر دروست بووە. تۆ بۆ ئەڵێ نەوەتویەک؟ نا خۆی ئەزای چۆنە ئەم خەڵکە قسمێکی باشە، قسمێکیشی وێران بووە. یعنی من پێداوام لە نەوەتویەکەوە وەکو قەزەی کاسپی بڵێ حتا ئێستا کە کاسپیشم کرد بێ من مەعاششی وام نییە. بۆچی ئەڵێ نەوەتویەک؟ بۆ ئەیبەستەوە بۆ کات دوای ئەوە کاکە گیان وەزاکە خۆ دەزانین دوای نەوەتویەک تر گرانیە هەبوو. ئەیتی ئێوە فەقیریش هەم لە سەد جادەم لەلا ئیشێ کرد، ئێمەش کە ئیشمانەکە دوایەوە نیشانی ئیشەکەش کەینە سەد جادە. لەو کاتەوە کێشەی بۆ تۆ دروست بوو؟ ئارە بە قورا وەختێکی ڕاماکردی شتێکمان نەما. لە دوای 2014ەوە تر کێشەی موشە دروست بوو. تۆش کەسێکی کاسبی، ئەمەیان تا چەند کاریگەری لەسەر فرۆشی تۆ دروست کرد لەسەر کاسبەکە؟ وڵی براز جوانەکەم من شکر موچەم نییە. بۆچی شکر؟ ئەی وەڵا نیمە ئیتر نیمە. پێت باشە کە پشتووە حکومەت نەبەستەوە؟ ئارە بەخوا وەڵی پێم باشەکە پێم باش بێت لیان گیرم کردنایە و دەنگم بدایە ئەمانە بەخوا دەنگشم نەداوە بکە. ئەوە باشە نەبوونی بۆ نمونە کارەبای ئێستا وەرزستانە کێشەی کارەبای حکومیمان هەیە، کارەبا زۆر کەم بوو. ئەمەیان تا چەند گرفتی بۆ دروستکردی لە ماڵەوە؟ کارەبا خۆ براز جوانەکەم کارەبا شوی وای بەخوا 2 ساعتێتەوە. ئارە بەخوا بۆ لێرەکانی گەرم نابێت، هەر بە ئاوی زاد دەستنوێژ و خۆبیار خۆن نەشۆری ئەوەی لێکەوێتەوە نەخۆشەکەوی دیستان پێویستە من دایمە نەخۆشم. سپاس دەکەم سەلامەتی خۆش بیا. نەخۆی وایە بەخوا ئەمە خۆی ئەزای چۆنە قسم دوو قسمە، ینی قسمێکی ژیانی باشە، قسمێکی زۆر خراپە، نیواونی و خراپە. ئاوایە زۆرینەکە خراپەکەیە. ئارە وڵا خراپەکەی زۆرە. قەیرانی نهاتنی موچە بەڕاستی باڵێ سیرەکەی من کرێچیم بۆ نمونە من پارەم پێ بیا پێم دەبێ کابرای سەحەب خانوو دای پارەی خۆیم هەلێکە تویان نەتوێ حەزکە یا حەز نەکەی پێت خۆش بیا بێ ناخۆش ئەڵێ بێ بیدەی ئەوەی خۆی ئەوێت لە کاتی وەڵێ بڵنە حەقی خۆشی دی شەرعان حەقی خۆی دەبێ بیدەیت نایدەیتێ نییە. ئێستا ئەوە 2023 12 مانگمان تەواو کرد، 9 موچە دراوە. تۆ وەکو کرێچێک مەفروزە لەسەر 12 کرێ بدەیت. ببینم ئەگەر نەیدەم ناچارم لەو پاشەکەوتی کە دامنەوە یا لە قوتی مناڵەکانم لەوانی پێشمەوە بیدەم بە سەحەب خانووەکە بیدەمێ بۆی دەرم نەکا لە خانووەکە ئیلانی کەم. یانی ئەم کێشێت ئەوە 2014 تا ئێستا ئەوە چێتە 10 ساڵ 2024 10 ساڵام کێشێت بە دڵنیاییەوە هەمە هەر قسەیت یانی گرفتەکانی تر وەکو نەبوونی کارەبای ئێستا زستانە و کارەبای ڕیسیکەم و نەکڕینی نەوت و پێنەبوونی پارێت تۆ چاو لە کۆمەڵە خەڵک نەبێت لەوانێ موچەی هەبێ توانێت بە موچەکەی بیکڕێ. بەڵام هەیە خۆ دەزانێت تا سەوزە فرۆشێ بە سەوزە توانێت 200,000 با بە بەرمیلێنەوت ئەی چی با بۆ مناڵەکانی چی سوزان میانی کۆمەڵێ معاناتی ترکە هەموو تاکەم کۆمەڵگەی ئێمەیتیان
پێت وایە ئەتوانن چارەسەری ئەم گرفتانە بکەن ئەمەی کە بەرۆکی خەڵکی گرتووە و خەڵکی هێلاک بۆ بەدەست زۆر بەسانایی یەکری ینی بۆ ناکرێ قەیچێکە دەستی دۆزی لە قوتێ خۆمەڵەگرمێ بۆ کۆمەڵگەی خۆت لانی کە هاوڵاتی تۆیە هاوڵاتی تۆ ینی یشی خۆی کەسێتر نییە من هاوڵاتی چێم خۆی کابراایکی ئەفغانی نیم منی ئەوان نیم دەڵێن ئێمە باکی میلەتین خۆیان بەو شوازەکی باشیان کردا ینی خۆزگا خوازم کارێکیان کردیا من سرم لە ڕێوی ئەوانە دانایە تا بە شانازی ئەو متیاوانە سەرکردە و سەرۆکی منە جێگەی شانازیت نین بەداخۆشی شانازی چی من بن ینی نازانم من احتیاجی دەسی ئەوانم نەگە احتیاجی دەسی عەرەبێک یەکێک لەو قەیرانانە زۆر زەرری لێداوی زۆر ینی عەزێتی داوی وڵی قەیرانی عێراقە ئەیلە قەیرانترین سەرکین شتی ئەوەیە کە ئەم موچەیە دابەش ناکەن کە موچە دابەش بکەن ئەم خەڵکە بازاڕێکێتەوە ئیشەکرێتەوە خەڵکە توانێت شت بکڕێت کە موچە نەبێ خەڵک بە چیش بکڕێت بە چی شێوەیەک نۆت بکڕێ ئەو نۆتەکان کۆتە پارە یعنی تەنانەت بەس ئۆکسیجنەکانش پێ ئۆکسیجنێشکەنە پارە ئەم حکومەتی هەریەمە نەبوونی موچەکە زەرەری زۆر لە تۆ نەبوونی موچە زەری لە هەمووی داوە ئەگەر تۆ کەسە موچە نەبی نەبێ موچە نەداتیا توای بەشت بکڕی ناتوانی لە هەموو قەیرانەکانی تر کاریگەری زیاتر سەرەکی شتی ئەوەی کە قەیرانێک نەبوونی موچەیە نەبوونی موچەوە تا سێ مانگی نەداوە ئەلێ پاشەکەوتەکانی زۆر داوەتەوە حکومەتی هەریەم ئەلەم سێ مانگەش بۆگەم پاشەکەوت بەچی کاتە پاشەکەوت باو ئەوەکان بداتەوە ئەنجام لەم سێ مانگە پاشەکەوتەکە لە 2014 قەیرانی موچەیە بەردەوامە ئیسەوە ئەچێنێ 2024 ئەین چەند ڕۆژێکمان ماوە ئەوە نزیکەی 10 ساڵە پێت وایە توان چارەسەری بکەن قەت بڕوان ناکەم چارەسەر بکرێت بە هیچ شێوەیە ناتوان چارەسەریکە ئەزای بۆ ناتوان چارەسەریکەوەی داهاتی خۆی هەیە چالێ دامەتە بەغا هێز باش داهاتەکەی خۆتی دەرکە معاشقی خەڵکی پێ بدە دوای کە بەغا نردی بخەرەوەجی خۆی خوایەوانە ئەم خەڵکی عین ناتوان شتێ بکات هەموو شتێکیان کۆتە پارە کام لە قەیرانەکان زۆر زیانی بە تۆداوە لە ژیانی تۆداوە کاریگەری زۆر خراپی لەسەر تۆ داناوە قەیرانە وەڵای من کاسبی ماڵی خۆم هیچ قەیرانێک بەسەر منە نەهاتووە لە بەرەوەی منیس پشتم بە هیچ کەسێک نەبەستووە وەکو بەخێوکردن بەخێوم کات خۆم بەخێوەکەم شکر بۆ خوا قەیران ئەگەر کەسێک بیەوێت لەسەر پێی خۆی بوەستێت باوەڕ ناکەم قەیران هیچ کارە ساتێکی بەسەر ژیانیەوە زۆر باش ئێستا بۆ نمونە نەبوونی موچە تاسیری هەبوو لەسەر کاسبەکەی تۆ کە خۆت خاوەن کاری خۆتی نا لەخوا بە زیاد لەخوا بە وەکو کارەبا ئێستا جەنابەت کە ڕۆژانە دێ بۆی شەوانە شتەوە بۆ ئیسراحەت بۆ نەبوونی کارەبا نەبوونی ئەو گرفتی لە ماڵەوە بۆ دروستکرد وەڵاهی وەکو کارەبا عام چۆن خەڵک هەیەتی منش هەروە منش وەکو خەڵکە ینی ئەوە نییە بڵێم وڵای من لە خەڵک جیاوازترمیان کەسێک جیرانی من بێ بەرپرس بێ لە من زیاتری کارەبا هەبێ گشتی وەکو یەکە لە وڵاتەیە چۆنەڵێ عادەتان کردووە بەو قەیرانانە بەڵێ باشە تا چەند دڵخۆشی کە لە سەرەتا قسەکان ئەوتت پشتت بە حکومەت نەبەستەوە خۆت خاوەن کاری خۆتی تا چەند دڵخۆشی بۆ شتە وەڵی من ئەگەر سیقام بە خۆم بێ دەبێت زۆر دڵخۆش بم بە خۆمکەوە لەسەر پێی خۆم وەستاوم و ینی پەرم بە شتێک بە ئیشەکەی خۆم داوە نەوەکو بکەومە دوای کەسێکە من بەخێو بکات خۆم بەخێوەکەم بۆچی ینی دڵخۆشی بۆی کە پشتت بە حکومەت نەبەستەوە چی وای کردووە دڵخۆش بۆشت وەڵی خۆم کاسبی ماڵی خۆم بۆیە چاو لە دەستی کەسی ناوەڵا نەشکر والله هەر هەمویان ئارەوەڵا هەر هەمویان ئیتر لە کارەبەوە بیر ئێستا ئەمڕۆ 3 ساعت کارەبامان هەبووە کارەبا نییە ئاو نییە نەود نییە غاز نییە مەعاژ نییە وەڵا هیچ نییە بازار کاسبی هەر نەماوە ینی خراپە هەر سفر سفر نییە بەڵام خەریکە سفر ببێ خەریکە بێ بە سفر لەمانەی کە باست کردوتە هەموو زیانی لێداوین کامیان زۆر تەئسیری بۆ لەسەر وڵا هەمویان وڵا هەمویان تەئسیری ژیانی تاک بە تاچی میلەتە کردووە هەمووشی سەبەبەکەی گەرێتەوە بۆ دەسەڵات بۆ حکومەت ئەی ئەوان وان لێم قەیرانە دروست بێ ئیشیان نێشتۆ کار و کاسبیان نێشتۆ یەک شتێکیان نێشتۆ حکومەت هێرێم تاوانەکە خات سەر بەغدا لێ ئەوان بوو باشە کاکە بەغاچ من تۆ کاسبێکم بەیەکەوە شەریکیم بێکە من پارەکەم هەڵەگرم بۆ خۆم تۆ پارەی چیم بیتێ دوایی تۆ هیچیت پێ نییە ئەم نەنەوتی تەسمیلەکە نە یەکشێکی تەسمیلەکە ئەلبەغا پارەم بۆ بەغا بۆچی پارەی بۆ بنێرە پێت وایە ئەمە حکومەت هێرێم خۆی بەدەستی خۆیم کێشەی دروستەوە خۆی دروستی کردو بەڵام خۆی دروستی کردو دەستکردی حکومەتی هەرێم خۆیەتی پێت وایە توان چارەسەریم قەیرانانە بکەن ئەمانە کە بەرۆکی هەر وەک ئەو خواردنەوە وایە ئارەڵا ئەتوانێت بە ئاسانترین شێوە چارەسەری بکە وەڵا ئەنجاو لە خۆیان پرسە
حەزیان بۆ وەزعەیە حەزیان خەڵک برسی بێ نان نەبێ بیخۆ حەزیان بە ئەوەی حەزیان بە میلەت نییە ژیانی خۆش بێ بەڵام تۆ ئێستا بۆ ماڵ و منداڵەکەی خۆت هەمیشە حەزەکەی تێر بن خۆشحاڵ بن پێداویستیان لە هیچ کەم نەبێ بەس بۆ ئەمان حەز ناکەن میلەتەکەیان وا ئەمان بە حساب باوکی میلەتن میلەتیشە بێ باوکە بێ ئەولادەکەی بەخێوکە بەڵام ئەمان بەخێوی ناکە من دوژمنی میلەتن خۆیان بە باوکی میلەت نازان ناوەدا خۆیان باوک بە دوژمنی میلەت دەزانن ئەگەر خۆیان باوکی میلەت بزانێت تۆ ماڵ و منداڵەکە خۆت بێ مەجبوری بەخێویکەی بە باشترین شێوەش بەخێویکەی بەڵام ئەمان بەخێوی ناکەن تۆکە کە مەعاش نەبوو ئەیتر تاسیری لەسەر هەموو چین و کێشەکانە بێ لەسەر هەموو جمگەکانە بێ ینی بێموچەی کاریگەری لە هەموو شتەکانی تر خراپ ئەی چۆن بازار نییە بازار جوولەی بازار نابێنێ کڕین و فرۆشت نابێنێ خەڵک سەرچاوی چییە لێرە بەس مەعاشەکەیەکە مەعاشەکە نەبوو لە ساهشتای کەمەکە ئەی چۆن هەموو شتەکانی کە ئەوەست ئەرەوەڵە باش بەس ئێستا زستانە خەڵکی نەوتی پێویستە کێشەی نەبوونی نەوتیشمان هەیە ئەمەیان تا چەند کاریگەری ئێژە چێتە پای چوارچێوەی ئەوە چکە ئەو تۆ بوویتم سەرچاوی داهاتی ئەو خەڵکەی سا لە ساهشتای مەعاشە کابرا پارەی بێ زۆری کینی نییە کێشەی نییە نەوتەکە کرد قەیرانەکانی تریش زیاتر ڕەبتیان بە نەبوونی موچەکەەوە بەڵێ بەڵێ باشە ئەی کارەبا لە ڕووی کارەبای حکومی و ئێستا کارەبای حکومی زۆر کەم بۆتەوە ئەمە تا چەند ینی حەزێتی بۆ نمونە ماڵەوەتانی داوە بۆ وڵی کارەبا خۆی ڕەبێت لە هاوینا تۆ لێ تاسیریە بێت بەڵام بەو شێوەیە نییە کە تۆ بڵێ خەڵک ئەوە نەیزعاج بێ ئەوەنە بێزار بێ ئەوە نەدار بەس مەعاشەکە نییە بۆ هەموو خەرکێکە بۆ هەموو چین و کێژێکە یعنی هەموو جەمگەکان بەسراوەتەوە بە مەعاشەکەەوە دەیرە لێرە جیان لە شوێنی تر بەڕێی تۆ ئەتوانن چارەسەری ئەم قەیرانانە بکەن وەڵا ڕۆی ڕۆی تازە ئەبێت تۆ لەگەڵ حکومەتیانە خەڕێکی تازە حکومەتیاناخش پێویستی بە تۆ نییە باوەڕ ناکەم ڕێک بەس ئەو خەڵکە هەر چاوەڕێ تاکەی لە قەیران نابێت چەند ڕۆژی ترەچینە ساڵی تازاوێتە 2024 10 ساڵە خەڵک بەدەست ئەم قەیرانە و ئەناڵێن ئێوە چیە چارەسەری نییە تۆ چیەکەی هیچ مناڵم حکوومەت عێراق تازە پێویستی بە تۆ نییە ئەمان بەدەستی خۆیان لەم قەیرانانیان دروست کرد بۆ خەڵک ئەرەوڵە بەدەست ئەی چارەسەر چییە؟ وڵا چارەسەرەوەی بێ خەڵک بگوزێرە لەگەڵ لە چۆرە بێ خۆ موچە خۆرم موچە زەرری لێداوین ئەگەر موچە لە کاتی خۆیان بەهاتایە یعنی بدرێ بە فەرمانبەران و مامۆسایان و هەموو مۆزەفی هەرێمی کوردستان بۆ شێوەیە قەیرانەکان دروست نەبوو خەڵک توانای هەبوو بڵێ بۆ نمونە نەوتەکە بکڕێ توانای هەبوو ڕۆشنایەک بۆ ماڵەکەی دانێ بەس قەیرانەکان وا تێکەڵ بووە چ لە نەوت چ لە ئاو چ لە کارەبا چ لە موچە یعنی ئەم حکومڕانیە بەڕاستی خەڵکی بێزار کردووە ینی موچە لە سەری هەمویانەوەی ئەگەر ئەو هەبێ ئەمانی تر تا ڕادێک ئەهوەنترن تا ڕادێک چارەسەرەکرێن بالفعل ئەگەر موچە بدرێت گومانی نییە تۆ من ئەگەن مانگانە هەموو کاتی لە کاتی خۆیان وەختی خۆی لە 22 مانگە من موچەم وەرەگرت هەندێک کێشە و چارەسەر هەبوو بە موچەکەم چارەسەر مەکە هەل مەکرد بەس بۆ نمونونەکە ئیسە موچەکە نە سێ مانگجارێکێت تۆ سێ مانگجارە گەر بۆ ملیۆنێک شە بێ مانگی 330,000ەکە ئەم 330,000 پارەی مۆلیدی لێ بووی پارەی ئاوی لێ بووی پارەی کارەبای لێ بووی وەڵحەسە سفرە بیتەوە ئێمە دا لە حکوومەتەکەین ئەم قەیرانی موچە چاپ بکە پلە بەرزکردنەوە چاپ بکە بەعنی بەڕاستی تۆ سەیریکە وای لێ هاتووە خوێندن پەروەردە پەکی بکەی لە وڵاتەکە ئەگەر پەروەردەی خوێندنمان ڕۆیشت و داوام نەکرایە ئەگەر پەروەردە پەکیکە و حکومڕانی ئەم وڵاتە فاشلە لە ینی لە هەر وڵاتێکە نابێت بە هیچ شێوەیەک پەروەردە پەکی بکەوێت ئەین بەڕاستی ماقول نییە ئێستا مامۆسا من مامۆسا ئەناسم لێرەوە ڕوا بۆ سەیسایە بەچی بچێت بەچی بچێت بۆ سەیسایە ینی تۆ موچەی نەی تۆ پلە بەرزکردنەکەی وەسانووە کاکە وەرە لە کاتی خۆیان موچەکانی بەرێ واز لە نەوت و کارەباکەش بێنە کاکە ڕاهاتوی حسابکە ساڵی 90 هاتوونەتەوە تازە حکومڕانیەکەن و ئیش و کار و بارەکانیان تازە کەوتەتە سەر پێی خۆی واز لە هەمووی هێنی بەس موچەکانمان بنێکە ئەوە ئەوکو موچە خۆرێک 2024 نزیک بۆتەوە 12 مانگمان تێپەڕ کرد 9 مانگ موچە درراوە پێشبینی چییە بۆ سێ موچەی تر ئەدرێ یاخود بەتەماینی دڵنیا بە 1 دینار نادرێت دڵنیا بە 2024ش
لە 2024ش خراپترە بێ باشتر نابێ لەبەرەوەی مامۆسایان ئەمە نمونەیەکە مامۆسایان ئیسیان بچن بۆ بەغا لێ خۆ پیشاندانکەن ئەلە ساس دەنگی خۆیان بگەن بە سەرۆکوەزیری عێراق لێرە بە پەیوەندیەکی تەلەفۆنی لە سەیتەرەکان ڕێژیریان لێکرا یعنی ئەمە دەسە ینی حکومڕانی عێراق گەندەڵ هەرێم زۆر باشرا عێراق زۆر گەندەڵترە بڕۆ کەرکووک بڕۆ ئەو شوێنانە هەر زبڵ خواردوونی لەوانێم لێرە لە هەندێک حاڵەکاتە بەڵێ ئێمە حکوومەت حەقی خۆیەتی بە هەموو شوێک فەرمانبەر و مۆزەف و ژیانی خەڵک دابین کە باجیشمان لێسەنەقەینە بە سەرمی کوردستان باشرا لە حکومڕانی عێراق. بە ئام تاسیری لە هەموو کۆمەلگا کردووە لە هەموو هاوڵاتیە کردووە نەک هەر بەتەنیا هەرمن لە هەموو هاوڵاتیە کردووە بەڵام ئێمە گرنگ ئەوەیە بۆ چارەسەرەکە بگەڕێین مەبەستم هاوڵاتی نییە مەبەستم ئەو کەسانەی کە کاربەدەستن ئەو کەسانەی کە لە سێرکی حکومەتان ئەو کەسانێکەوە لە با بڕێن لە سێرکی حیزبیشان ئیتر لە تۆ سەرەکە لای حکوومەتە نەک لای خەڵک لای هاوڵاتیە من بە تۆڵە لای هاوڵاتیە نەبەخۆ لای کار بەدەستە ئەوەی کەشتی بەدەست ئێخۆ ئێمە هاوڵاتین بە ئام بەڵام لای ئێمە نییە داواکانیشم لە خوای گەورە ئەم خەڵک ئەم وڵاتە ئارام کار ئەم وڵاتە پڕخێر و بەرەکەت کا زیاتر بۆ هەموو چین و توێژەکان باشە پێ دوایە ئەتوانن چارەسەر بدۆزنەوە بۆ ئەم کێشانە هەموو شتێک چارەسەری هەیە هەموو شتێک قابلی چارەسەرە هەموو شتێک وایە ئەی بۆ نە بەس بەشێک لە خەڵک تا ڕادەیەک بێئومێد بووە لەوە لە چی لەوەی کە بە دوای چارەسەرێکا بگەڕێن بیکەن من وەکو خۆم قەت بێئومێد نابم بڕوات هەبێ ینی هەر لە ئەوڵە لەوەتی فامم کردووە بێئومێد نەبووم و دایمە چاوەڕم شتی باشتر بکرێت یا شتی باش بکرێت قەت ڕەشبین نیم قەت بە ئومێدەوە سەیرە هەموو کاتێ باشە ئێستا وەرزی زستانە یەکێک لەو گرفتانی کە خەڵک زۆر بۆی دروستە بێ نەبوونی نەوتی پێویستە بۆ وەرزی زستان لەو لایشەوە کاربای حکومی ژۆکو پێویست نییە تا گەرمکەرەوە بەکاربێت ئەمەیان تا چەند بۆ ئەم وەزای ئێستا ینی خەڵک عزیێت ئەمەیان جێی خۆیەتی لەم کاتە باز بکرێت و سپاس بۆ خوا دوای چەند ساڵێکی زۆر نەوت نەما بەڵام لەم فترەی پێشوان نەوت بەسەر هاوڵاتیانە داباش کرایەوە ئەمە جێی دڵخۆشیە بە ئام بۆ خەڵک و ئەژڵێن خەریکە دووبارە نەوتی تر دێتەوە تۆزێک گرانیش پێیان داون 150,000 ئەڵا گرانە بەڕاستی گرانە بەس ئەمەیان کەوا دێت ئەڵەن 50,000 ئەمە خراپ نییە ئەگەر بێت بۆ ئیشەڵا باشیشە بێ پێش بەخوا دەنگی ئەمەش بگات دەنگی تۆش بگات کە ئەو 50,000ش بۆ خەڵک شتێکی باشە ئومێ دەکەم ئەم راپۆرتەی ئێوە بگاتە شوێنی خۆی بگاتە گوێی و بەرچاوی ئەو کەسانی کەوا ئەم شتیان بەدەسە و چاکیش بێت و 100,000 بۆ خەڵک لەم کاتەیە زۆرە هیوادارم باش ببێت و هیوادارم نەوتی دووبارە بەسەر هاوڵاتیانە دابش بکرێتەوە هەر هەمویان تەسیرانەیە هەمووی تەسیریە بەساق هەمووی تەسیریە بەس کامیان لە هەمویان زیاتر هەبێت حەز نەقسێ لەم وڵاتە و لەم ئینەی خۆمانابێن نەقسی لەسەر هەر هەمومانەیە تەسیری لەسەر هەمومان هەیە هەموو باشە پێت وایە ئەتوان چارەسەرێم قەیرانانە بکەن کار بەدەستانی وڵاتی خۆمان ئەگەر بیانوێیکەن بەڵێ بۆ نیان کردو تا ئێستا بەڕێی تۆیسەوە نزیکەی 10 ساڵە لێمە لە قەیران وەڵی بڵێم بۆ نیان کردووە نازانم نایەنەوێ بیکەن دیارە یان ئەتوانن بیکەن ینی ئەتوان بیکەن بەس نایانەوێ بەڵێ بۆ بەزستە بۆ نمونە جەنابەت خاوەنی خێزان و ماڵە منداڵی هەمیشە وەکو باوکێک حەزەکەی خێزانەکەت ینی هەموو پێداویستێکیان بۆ دابینکەی هەرچی لەدەست بێ بۆیانەکەی باوکێکی باش بی بۆیان بەس ئەمان بۆ نایانەوێ ئەوە بکەن لە کاتێکە خۆشیان بە باوکی میلەت خۆیان باوکی میلەت نین خۆشیان بە باوکی میلەت و ساحیبێ وڵاتە نازان بۆ ئەی مەگەر ئەوان هەر خەڵکەی کردوون بە پێشەوە و ڕابری خۆی هەر خەڵکی کە کردنێتی بە پێشەوە ئێستاش خەڵکیان لێ بکات تازە چوونەتە سەر ملێ و خەڵکە و داناویست ئێستا بە زۆرە ملێ من مناڵمەیە چەند ساڵە لە مەکتەب تەخەڕوجی کردووە و تا ئێستا دانەمەزراوە هەر لە ماڵەوە دانیشتەوە هیچی شوکاری نییە و ئەوی خۆشم پایای نەکەم یەک معاشمان نییە هیچمان نییە ئیسا نەبوونی هەلیکارێکێکە لەو زیانانەی کە لە ئەو مناڵی زۆر تا چەند ناڕەحەتی پێکەی بینی ئاوا زۆر پێ ناڕەحەتم مەڵێ لێرە ژنی و منە ڕۆم بە ئەوروپا و ڕاستشەکە ناقشینی ئەگەر ئیش هەبێ و لێرە ئیش هەبێ و کەسابەت تێگە بێ کەس ناڕە بە ئەوروپا کەسە ڕات
مناڵی خەڵک خەڵکی ئەوروپیش بەیانی خەڵکی ئەو خزم کە سوکاریش کە لەوێن بگەڕێنەوە گەر هەلی کارە بێت ئەگەر هەبێت ئارەوەڵا زۆربەی زۆریان پڕ بەدڵ حەزەکەن ئیشە بێ و بگەڕێنەوە. باشە ئێستا زستانە نەوتمان پێویستە خەڵک بەعام نەبوونی نەوت تا چەند کاریگەری خراپیە بەتایبەتی ئێستا قوربانم هەموو شتەکان من پێم گوتی هەموو شتەکان تەسیریە و کاریگەریە لەسەرم خەڵکە خەڵکی فەقیر هەمووی تەسیری لەسەر فەقیرەیە هەمووی عەزیەتە خوا پێ ئارە وەڵا هەمووی بە جەناویشتەوە. وەڵی کامیان کاری هەمووی کاریگەری هەیە لەسەر ئینسان بۆچی تۆ کارەبای پێویستە ئەوە پێویستە هەلی کارە پێویستە چ شتێکە پێویست نیە لەم وڵاتەیە ژیان نییە ژیان ئەوەیە کە تۆ بەخۆشی بژیت وایە ئێدەکە ژیان نەبێ هیچ خۆشێکی تیان نییە پێت وایە هەمویان کاریگەری تەواویان هەیە لەسەر هەر هەمووی هەیەی چۆنیەتی باش ئێستا وەرزی زستانە خۆت زانی خەڵک نەوتی پێویستە بەرمیلێک نەو دابش کرا بە نزیکەی 130,000 بۆ 104,000 نەوت باشە ئەم نەبوونی نەوتە تا چەند ینی بۆ ئێستای خەڵک عەزیەتە ینی کێشەی بۆ دروست بۆ فەقیر زۆر کێشەیە من خۆمۆرم نەگرت لەبەر گرانەکەی لەبەر گرانیەکەی بەڵێ کوالێتەکەشی باش نەبوو بەڵێ وتیان باش نییە تر نەهام بوو وەریگرم نەوتیشیان کوالتەکەی باش نییە و ئەنجایتە بۆچی وەریگرم وەرم نەگرت لەگەڵەوەی ئێستا کارەبای حکومیش باش نییە خۆ دەزانی لە ماڵیشەوە کۆمەڵە جیهازەیە بۆ نمە بۆ ئاوی گەرمە بۆ بۆی لەرە بۆ ئەمانەیە پێویستی بۆ کارەبایی هەیە مۆریدە ئەو ناتوانێت ئەو جیهازانەی پێ دابگەشتێنی نەبوونی کارەبایش تا چەند ینی بۆ خەڵک عەزیەت وەڵا زۆر ئەوە هەر کێشەیەکی زۆر گەورەیە چۆن گەورەنی گرفتی هەموو شتێکی بۆ گەرمکردنەوە بۆ بۆیلەر بۆ ڕووناکی بۆ هەموو شتێک چۆن پێت وایە کار بەدەستانی ئەم وڵاتە ئەتوان چارەسەری ئەم مشکیلە و قەیرانانە بکەن وڵایەتە چاوەڕێن ئەبێ هەر چاوەڕێ بین ئەوە 30 ساڵە چاوەڕێن پێت وایە ئەتوان بیکەن وەڵا نازانم ئەخر نازان پێشبینیمان نییە پێشبینیەمە چەند ساڵە تقریبان ئەمە 30 ساڵە ئیتر هیچ پێشبینیەک نییە ئومێدت نییە ئەم خەڵک ئەم سەرکردانە بتوانن ژیانی خەڵک خۆش بوون نەوەڵە وەکوڵی نیسانە بشە ئەبێ بە ئومێدەوە سەید داهاتوو بە ئومێدەوانە تاکەی ئومێد تاکەی هەبمێنێ گەنجمان کوامە لە وڵاتە ئەگەر ژیانی گەنج خۆش بواە لێرە بۆ ڕێ خزمەکاری وڵاتەکانی کە یەکرد ئەیوانە ئیتر ئەوە هەموو کار و کەس و کار و دایک و باوکو و هەموو کەسی خۆی جێ بێڵێ و نیشتیمانی خۆی جێ بێڵە بچێ بۆ دانە ساڵە کوڕەکەم نەبینیوە کەمە 10 ساڵە نەبینیوە نەخۆی و نەماڵ و مناڵی ئەرە وەڵا لە قەیرایی نەبوونی کار و هەلی کار هەر لەبەر بێ نەبوونی و لەبەر ژیان ڕۆژ ئەی بۆچی ڕا تۆ ئەگەر ژیان خۆش بوو بۆ وڵاتی خۆجێڵی وڵاتی خۆ لە هەموو شوێنی خۆشترە ئەگەر ژیانەکەی تیاابێ بۆچی ڕێیت ژیان خۆش بێ ئەو کاتە و خەڵکی کە لەوێن ئەگەڕێنەوە بۆ وڵات زۆر بەڕاستی ئەرەوەڵا ئەرەوەڵا ئەگەر ژیان ئیشەڵا بە کوڕەکەیش شا دەبیتەوە دوعای خێری شەکەین و ئەم خەیرانانش کۆتایی بێ پەنا بەخوا بەڕێزان ئەمەی کە دەبینین یەکێکە لە چۆڵی ئەو بازارانەی کە جاران قەرەباڵخێکی زۆری پێوە دیار بوو ئەمەش کە هۆکار بۆ بە چۆڵی بازار ئەو قەیرانی موچەیە کە لە 2014ەوە بەرۆکی خەڵکی گرتووە زۆربەی هاوڵاتیان باسییان لەوە کرد کە هەموو قەیرانەکان کاریگەری خراپی هەیە و زیانی زۆری لە ژیانیان داوە بەڵام لە هەمویان کاریگەری تر و لە هەمویان خراپتر نەبوونی موچەیە یەکێک لە بەشدارەوەکان وتی من کرێچیم خاوەن خانووەکەم ئێستا داوای کرێی 12 مانگم لێکە بەڵام من موچەی 9 مانگم وەرگرتووە خاوەن خان و چاوەڕێ ناکەم من 3 مانگی تر موچە وەرگرم ئەنجا کری ئەم 3 مانگی پێ بدەم لەبەرەوە موچە کاریگەری خراپی لەسەر هەموو خەڵکێکداناوە و لە هەمووشیان کاریگەری زیاترە چۆڵی ئەم بازارە هەموو یەگەڕێتەوە بۆ موچە وەکو دایانوت ئەگەر موچە باش بێ بازار قەرەباڵخە بێ ئەو کەسانێکی کە کارمەندی حکوومەت نین فەرمانبەر نین ئیشەکان لە بازارە باشترە بێ و هەروەها ئەگەر موچە باش بێ ئەو کەسانە توانن لە بازار نەوتی سپی بکردنەوە چاوەڕی دەستی حکوومەت نەکەن یاخود بۆ نمونە پارەی مۆلیدە بە ئاسانی بدەن ئەمانە هەمووی گرفتن
کە نەبوونی موچە لە هەمویان کاریگەری زیاتر لەسەر دروست کردووە وەکو یانوز بەشێکیان بە ئومێدەوە سەیران دەکردیان و ئومێد دەکەین لە داهاتووە ئەم قەیرانانە کە بنەوە نەمێنن بەڵام بەشێکی زۆریشیان ئومێدیان نەبوو کە ئەو کار بەزستانی ئەم قەیرانیان دروست کردووە بتوان چارەسەر بۆ ئەو قەیرانە بدۆزنەوە بەنامەیەم جارم پێشکەشکردن تا بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ